زۆر گرنگن بۆ پارێزگاکە بۆیە ئێمە لە هەمان کاتیشدا لەگەڵ هەرێما بەردەوامین هەرێمیش کێشەی خۆی هەیە لە ڕووی ئابووریەوە ئەو نەوتەی کەوا شەریکەی نەوتی باکوور دەری ئەهێنێ جاران بە ڕێگای بۆڕی هەرێمەوە ڕۆشت ئێستا ئەوەش وەستاوە ئەوەش زەختێکی زیاتری خستوتە سەر هەرێم بەڵام ئێمە بەردەوامین لەگەڵیانە و ئەلبەتە ئەوان بەڵێنیان بە ئێمە داوە کە هەموو مستحقاتی کەرکووک دابین بکرێت. جنابی دکتۆر داوات کرده بوو لە سیاسەتی داڕشتنەوەی سیاسەتی نەوتدا کەرکووکیش بەشداری پێ بگرێ بەر لە ماوەیە ئەمێ بزانم ئیداری کەرکووک تا چەند تووڕێ لەو سیاسەتی نەوتێکەوە حکوومەتی عێراقی لەلایەک و حکوومەتی هەرێمی کوردستان لایەکی تر پێڕەوێت. حکوومەتی عێراق زۆر باسی دەستوورەکەن کە ئەو شتەی بیانەوێ بیڵێن و بۆیان بچێتە سەر بەڵام کە دێتە سەر مافی پارێزگاکان و بە تایبەتی پارێزگای کەرکووک کە لە مادەی 111 و 112 زۆر دیارە کە ئەبێ هەر کارێکی نەوت هەر بڕیارێ لەسەر نەوت بدرێت لە کەرکووک ئەبێ بە بەشداری ئیدارەی کەرکووک بێت بەڵام تا ئێستا بەو کارە هەڵ نەساون تەنها کە کێشەیان هەبێ داوا لە ئێمەکەن یارمەتیان بدەین زۆر باشە بەڵام ئەمەش ئێمە بێدەنگ نابین لەسەر.